بەڕێز هیوا ئەونی میوانە لەلامان کە بەڕێزیان سەرۆکی گروپی کابرەتیە کاکە هیوا سڵاو لێ بێ بەخێر بێ. زۆر سپاس وەش بۆ میوانداریە. زۆر سپاس. ئەمێ لە سەرەتا لە ناوی کابرەتیەوە دەست پێ بکەم هەڵبژاردننی ئەم ناوە لە چێوە سەرچاوی گرت. بەڵێ هەڵبەتە کابارێت ئێمە پێش ئەوەی کە لە ئەوروپا ئەو گروپەدا بمەزرێنین لە کوردستان لەگەڵ هاوڕێم کاک ڕزگار مۆنزیر گروپی کابارێتمان دامەزران. کابارێت وەکو وشەکە بە مانای هونەری بشکۆلانە دێت. ئەم هونەرە زیاتر پشتەبەستێ بە هونەری لاساییکردنەوە، تەنز، هەروەها هەنجەت بە شێوەیەکی کۆمیدیا و ئەم گروپە بە بڵین ئەم ئیشکردن لە کابارێتە لە ئەکتەرێک بۆ دوان بۆ سیان بەشدارە بێت، ینی با بڵین نمایشەکە ئەکەن. ئامانجی ئەم گروپەتان برەودان و ناساندنی هونەر و کللتوری کوردیە تا چەند ئەم ئامانجەی پێکاوە؟ بەڵێ هەڵبەتە هونەری کوردی بۆ خۆی بە ڕادێکی باش ناسراوە، ئێمە ناتوانین بڵین بە تەنها لە ڕێ ئێمە ئەوەمان کردووە، ئێمە بەشێکین لەو جوڵەیە لەو ئامانجە. بەڕاستی ئەوەی کە ئێمە کردمان لە داهاتووە لە ڕابردووە ببوورە ئەتوانم بە شانازیەوە بڵێم چەند کارێکی باشمان کرد. یەکێک لەوانە چالاکی دیمانی یەکەمی شانی کوردی دیاسپۆرا بوو لە وڵاتی ئەڵمانیا. ئەمە چەند گروپێک بەشدار بوو لەم دیمانەیە، توانیمان کە چەند کللتورێکی کە چەند هاوڵاتیشی تری ئەوروپی بێت کللتوری کوردی ببینێ، فەرهەنگی کوردی ببینێ و هونەری کوردی ببینێ، دەنگدانەوەیکی باشی هەبوو. هەروەها لە ڕووماڵکردنیشە کەناڵەکان هەلەوانش کەناڵی بەڕێستان و کەناڵی گەلی کوردستان و چەند کەناڵیشکە سوپاسیانەکەین دەوریان هەبوو لە ڕووماڵکردنی دیمانەکەیە. بێگومان ئامانجی ئێمەش هەر ئەوەیە کە بتوانین هەڵبەتە لە دیمانەوەکو چالاکی گروپی کابارێت بتوانین هونەرمەندان و هەروەها بینەران کۆ بکەینەوە لە شوێنێکە بە دیمانی یەکتری بگەین بۆی تواناکانی یەکتری ببینین، بۆی ئاڵوگۆڕی توانە و بەهرە و کارەکانی خۆمان بکەین و لە دیمانی داهاتوومانەکە ئەم ساڵ دەکرێت لە مانگی شەشە بێگومان گروپی تریشمان لەگەڵایە بە غیری کوردی کە گروپی ئەڵمانین چالاشی خۆیانەکەن لە ناو دیمانەکە. لەم دیمانە کە بۆ مانگی شەش ئامادە دەبێت لە وڵاتی ئەڵمانیا بەرەو پێشچوونی یاخود هونەرمەندان چۆن بەرەو پێش یان بەرەو ڕووی ئەم کارە دێن؟ بەڵێ هەڵبەتە دیمانەی یەکەم کە وەکو دەستپێکێک بوو بۆ ئێمە ساڵی پارەنجامدرا، وەکوتم دەنگانەوەیکی باشی هەبوو. بێگومان لە دیمانەی دووهەمە ئەتوانم بڵن خەڵکێکی تر زۆر بەجۆشەوە خواستی بەشداریکردنیان هەبوو لەم دیمانە. چەند گروپ بەشدارە بێت لە کوردستانەوە لەگەڵتان؟ بەڵێ 4 گروپن، گروپێکیان کە لە شاری هەولێرە، گروپێکیان لە شاری سلێمانیە، گروپێکیان لە کەرکووکە و هەروەها گروپێکی تیشمان لە گەرمیانە. جا بێگومان ئەم گروپانە چەند کارێک بوون کە پێشکەش کراون دوای ئەوەی کە ئێمە بڵاومان کردەوە دیمانی دووهەم دەکەین. ئەم گروپانە بە فلتەرا ڕۆشون هەڵبەتە لیژنەمان هەبوو، لیژنەکان دەست نیشانی ئەو کارانیان کردو. لیژنەکان مەبەستم هونەرمەندانی کە لیژنەن لەم دیمانە کوردن یاخود ئەڵمانیشیتیا هەیە؟ کوردن. بەڵێ کوردن. تا چەند توانیتانە لە ڕێی کار و چالاکیەکانتانەوە، بێگومان کار و چالاکیە کولتوری هونەریەکانتانەوە لە وڵاتێکی گرنگی وەکو ئەڵمانیا کارەکانتان بناسیێنن؟ بەڵێ وەکو پێم وتی لە دیمانەیدا هاتووە ڕابردووە بینەرێکی زۆری ئەڵمان ئەوروپی هات، هەروەها لە ڕۆژنامەی ئەڵمانیش بڵاو بووە خەبەرەکە بڵین گەیشت. اینجا بەغەیری ئەوە ئێمە گروپی کابارێتی کوردی بە فەرمی لە وڵاتی ئەڵمانیا تۆمارین. بەڵێ بە فەرمی تۆمارین لە شاری بەرلین. بەڵێ بێگومان ئەتوانم بڵێم توانیمان، یعنی وەکو هەنگاوی یەکەم وەکو دەستپێکی یەکەم
چەند ئامانجێک بپێکین کە لە دیمانەی دووهەمە ئامانجەکان بۆ خۆمان بینیمانەوە کە خەریکە گەورەتر ئەبێت و ئەوەی کە جیاوازیشە لە دیمانەی یەکەم و لەگەڵ ئەمەی کە ئەم ساڵ دەکرێ جگە لەو گەرم و گوڕی هونەرمەندانە بۆ بەشداریکردن ساڵی پار ئێمە تەواوی مەسرەفی باڵن دیمانەکەمان لەسەر ئەچی خۆمانۆکو دەستەی بەڕێوەبەر و کە جەنابی کاک ڕزگار مۆنزیر بەڕێوەبەری هونەریە لە گروپەکەیە هەروەها کا کاروان عەلی مەجۆل بەرپرسی ئیداری و لەگەڵ بەندا ئەمان ئێمە ئەم سیانە مەسرفمان گرتە ئەسۆی خۆمان جگە لە چەند هاوڕێکی خۆمانێک و پەیوەندی کەسێتی هونەر دۆست با بڕێشی کەم بڵین هاوکاریان کردین بەڵام ئەم ساڵ چەند لایەنێک بڕیاریان ناوەکە وەکو لایەنی مادی پشتیوانی مان بکەن تەواوی ئەرک و ماندووبوونەکانی هونەرمەندان بۆ ئەم دیمانەیە لە ئەستۆ دەگرنەوە بەڵێ بێگومان سەرکەوتو بن هیوای سەرکەوتن سپاس بۆ کەناڵەکەتان بۆ بەرنامەکەی جەنابتان هیوام وایە هەمیشە ئاوا گرنگی بن بە بواری زۆر